هەرێم تاکەی بەرگەی ئەم گورزە کوشندەیە دەگرێت. دەمێکە بۆ هەولێر و دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان دەرکەوتووە کە پرسی بورجە و موچە لەلایەن بەغداوە بۆتە پرسێکی تەواو سیاسی و لە ڕێگایان پرسەوە بە ئاسانی و باشکرا سوکایەتی بە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان دەکرێت. گورزی کوشندە لە هەیمەنە و کەرامەتی خەڵکی ئەم کیانە دەدرێت، بۆیە پێدەچێت تا کاتەی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان یەکگرتو و خاوەن استراتیژی دیار و نیشتمانی نەبێت، کرانەوەی بەردەوامی دەرگاکانی تەسلیم بوون و ملکەچی و بێزاری درێژەی دەبێت. لە ئێستادا ئیتر بۆ هەمووان ڕوون بۆتەوە ئەم پرسە جیا لەوەی کێشەی بۆ ژیانی خەڵکی ئاسایی هەرێم دروست کردووە، هەندێک جاریش دەوری بە سیاسیەکان تەنیوە. گەشەی ئابووری هەرێمیشی نەک تەنیا لەرزۆک و لاواز کردووە، بەڵکو وەستاندوویەتی. ئەگەر بێت و بەم شێوازش بەردەوام بێت، دوور نییە ئیتر هەرێم بتوانێت بە ئاسانی لەسەر قاچەکانی بوەستێت و دەرهاویشتەی مەترسیداریشی لەسەر ڕوانگەی خەڵک پەیوەست بە دەسەڵاتی کوردیەوە دەبێت. بۆیە دەبێت دەسەڵاتی سیاسی هەرێم خێرا فریا بکەوێت و بیر لەوە بکاتەوە چۆن دەکرێت لەم ماوەیەدا و لەم دۆخەتە خۆی لەم گورزە کوشندەیە ڕزگار بکات. لەم ڕووەوە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان دەبێت باش لەمە تێبگات. سەرەڕای نەرمیلواندنی هەندێک جار سەرۆکوەزیرانی عێراق و هەندێک بەرپرسی باڵای سیاسی ئەم وڵاتە گوتاری زاڵی سیاسی بەغداد ساڵانێکە خەریکی دانان و جێبەجێکردنی ئەم پلانەیە بوو ئەوەی هەرێمی کوردستان بە تەواوەتی لاواز بکات، هەروەها پاشەکشە بە هەندێک دەسەڵاتی هەرێم و پرسی استراتیژیەوە بکات، ئەو کات خەڵک لە نیشتمان و گوتاری نیشتمانی ماندوو بێزار بکات بۆ ئەوەی ململانێ و گرژی نێوان خەڵک و دەسەڵات بگەیەنێتەوە قۆناغەی کە جگە لە داخستنی دەرگای بەرەو پێشچوونی هەرێم خەڵکی هەرێمیش بگاتەوە بڕوایەی کام دەسەڵاتە جگە لە سەرێشە و کێشە کەمترین دەستکەوتی نییە و بگرێتە ڕادەیەکی بەرچاویش لەمەدا سەرکەوتوو بووە. کەواتە بەغداد خاڵی لاوازکردن و بە قەیراناویکردنی هەرێمی کوردستانی دۆزیوەتەوە و پێناچێت بەم ئاسانیە دەستبەرداری ئەم خاڵ استراتیژیە بێت. تەنانەت ئەگەر ئێوەش هەیە لە داهاتوودا بیەوێت لەم ڕێگەیەوە گورزی بە زەبرتر بۆشێنێت و لە ئەنجامیشدا قۆناغی کۆتایی پێهێنان و بەرەو هەڵدێربردنی ئەم دەسەڵاتە جێبەجێ بکات. هەر بۆیە دەبێت لە ئێستادا کە بەغداد تووشی سەرێشەی هاوپەیمانی لەگەڵ تاران بۆ لێدان لە ئیسرائیل بۆتەوە و ئیدارەی نوێی ترەمپیش دەستی بەکار نەکردووە، پێش بەم پلانەی بەغدا بگرێت و ئەم کۆتا دەرفەتەش لە کیس نەدات. بۆیە دەبێت ئەم پرسە لە ڕێگەی دانوستان و ڕێککەوتنەوە بۆ هەمیشە چارەسەر بکرێت و ڕێگا نەدات بەغداد لە ڕێگەی درێژەدان بم پلانە خەڵک تا ڕادەی بێهیوایی و بێزاری لە دەسەڵاتی کوردی ببات کە دوجار هەرێم خۆی ببێتە بەشێک لەو گورزە کوشندەیە. هەر لەبەرم دۆخەیە کە دەبێت دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان لە پێکهێنانی کابینەیەکی نیشتمانی و بەرفراوان پەلە بکات و واز لە کەللەڕەقی و غرور بێنێت. دەبێت بزانێت سازشکردن لە بەرامبەر لایەنە کوردیەکان نەک تەنیا سوکایەتی نییە، بگرە هەنگاوێکی پیرۆزە لە پێناو پاراستنی گیان و کەرامەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هەر چۆنێک بێت با ڕەچاوکردنی دۆخی سیاسی و ئابووری کوردستان دەبێت ئەمە قبول بکرێت کە ئیتر ئەستەمە کورد بەرگەی ئەم گورزە کوشندەیە بکرێت. هەر بۆیە دەبێت لایەنەکانی تر واز لە فەخر فرۆشتن و شکۆی یەکترشکاندن و ڕێککەوتنی ژێربەژێر بێنن، بەڵکو لە بریەوەی کێشە دروست بکەن ئەم کێشەیە بە یەکجاری و بۆ هەمیشە لە ڕێگەی یەکڕێزی و دانوستانی جددی و بەپەلە لەگەڵ بەغداد چارەسەر بکەن. ئەمەش مسۆگەر نابێت مەگەرەوەی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان بگاتەوە بڕوایەی کە پارت و لایەنە کوردیەکان نەک دوژمن نین، بەڵکو لە بنەڕەتدا پشتیوان و هاوبەشن بۆ دەسەڵات. ئەگەرچی پێدەچێت دەسەڵاتی کوردی ئەمە بە ئەستەم ببینێت، بەڵام هێندەش مەحاڵ و کاری نەکردە نییە.